سڵاوی خوای گەورەتان لێ بێ ئێرە گوندی بەشارەتە ئەوە بزاتە پیرۆزەی لە تەکمەوەیە پێکەوە دەڕۆین کاک جەبار ئەنجومەنی ئەو گوندەیە چۆن بڵین موختاری ئەو گوندەیە لێی دەپرسین لەسەر ژیانی ئێرە لەسەر ڕێژەکەی کاک جەبار ماندوو نەبی سڵاوی خوای گەورەت لێ بێ. بەخێربێن سەرچاوم سوپاسدانەکەم بەخێربێن. ئێمە وەکو بەرنامەی دیدەنی هاتووین بۆ گوندی بەشارەت دەمانەوێت جەنابەت قسەمان بۆ بکەیت لەسەر گوندی بەشارەت ئەو گوندە پێم بڵێ ڕێژەی دانیشتوانی چەندە کاک جەبار؟ ئێستا گوندی بەشارەت 40 خێزان تێی دانیشتەجێیە. 40 خێزان بەڵێ تێی دانیشتەجێ ئاوادانیان کردوێتەوە. زۆر باشە. ئەوەی کە مەسەلەن باسێک لەوە بکەین بۆ پێی دەڵێن بەشارەت ئەوەی کە قسەی لەسەر کراوە باب و باپیرانت چیان گوتووە چۆن ڕیوات کراوە؟ تەبان بۆ ناوی گوندی بەشارەت ئێمە سەرچاوەیەکی مێژووی باوەڕپێکراومان نییە نووسرا بێتەوە، بەڵام ئەوەی کە بە ئێمە گەشتووە زارەکیە لە دەمی باو باپیرانمانەوە بۆ ئێستا ماوەتەوە لە کاتی شەڕی سەفەوی و عوسمانیەکاندا سەرکردەی سوپاکە لێرە بووە. بەڵێ لێرە بووە کاتێک کە سوپا سەر ئەکەوێ لێرە مژدەی سەرکەوتن بە سەرکردەی سوپاکە ئەدەن. ئیتر لەو کاتەوە ئەمە سەرچاوەیە کە ئەیگەڕنەوە بۆ ئێمە ناوی گوندی بەشارەت یان بەشارەت ئەلێرەوە هاتووە. بەڵێ لێرەوە سەرچاوی زۆر باشە. گوندی بەشارەت مەسەلەن لە ڕووی جوگرافیەکەیەوە کە قسەمان بۆ هەڵکەوتەکەی چۆنە گوندی؟ گوندی بەشارەت 3 کیلۆمەتر لە ناحیەی سیروانەوە دوورە بە گوندەکانی خێڵی حەمە و تەپەکوڕە و شەشک و هەردوو تەپی سەفا و لە ڕووی باشوورەوە ناحیەی سیروان و گوندی بەشارەتی خوار و هەروەها گوندی خاک و خۆڵ ئەمە ناحیەی جوگرافیەکەی بەم گوندانە دەورە دراوە. زۆر باشە. لە ڕووی ئیداریەوە نفوسمان خۆرماڵە، بەڵام کارە ئیداریەکانمان زۆربەی لە ناحیەی سیروان جێبەجێ. بۆ ئێمەژە لە پێشەشی داکتم سەر بە ناحیەی سیروان. زۆر باشە. ئەو گوندانەی کە باستکردن ئیلاقەی کۆمەڵاتیتان چۆنە؟ ژن و ژنخوازیتان هەیە پێکەوە؟ تەبان بەڵێ لەگەڵ ئەم دیانەی چواردە و تێکەڵیمان هەیە لە ڕووی خزمایەتی هەتا خزمایەتی لە ڕووی ژن و ژنخوازیەوە بەڵێ پەیوەندیەکی باشمان هەیە پێکەوە. زۆر باشە. وەکو گوندی بەشارەت چی بۆ کراوە؟ ئێمە لە ساڵی 1996 طبعاً ڕێکخراوی هات ئەم 22 گوندی ئاوادان کردەوە. ئێمەشێکی گوین لەو گوندانە پرۆژەی خوێندنگای بۆ کردین قوتابخانە و گوندەکە ئاوادان کراوە تا حدێکی باش. جادی قیرمان بۆ کراوە طبعاً جادی قیر و بنکەی تەندروستیمان هەیە. ئەلبەتە ڕێکخراوی هات پرۆژەی ئاوی بۆ کردین ئاوی گوندەکە، بەڵام بەهۆی کۆنبوونی پرۆژەکەەوە تێکچووە. نۆژەن بوونەوەی دەوێ هەرچەند دراوە بە کۆمپانیا لەبەر ئەو قەیرانی داراییە بڕێک لە پرۆژەکە جێبەجێ کراوە، بەڵام بەشێکی پرۆژەکە ماوەتە. زۆر باشە. چانێوە ئیوە کراوە ئێستا ئیواگە دەڵێ هاتوین خزمی ناگا و زادەمان بۆ بکەن زاستاوە فێر بوون دەڵێن چی وڵا دەبێت لیژنەی بۆ پێک بێنین ئەکتی لیژنەی بۆ پێک بێنین دەستانی لێ بشۆ چون ئیشی لیژنەی تۆزە زەحمەتە، بەڵام مادام ئیوە نیوە کراوی ئینشاڵڵا دیش دەکرێت. چاوەڕین ئەگەر ئینشاڵڵا قەیرانی داراییە چاک بێ ئینشاڵڵا پرۆژەکەی ئێمەشتەوە بێ سوودمەند بێت. ئومێد دەکەین کوردستان بەدڵی هەموومان بێ خوای گەورە هەموو شتەکان جێبەجێکە هەمووشت بکرێ بۆی گوندەکانش ئێستا زۆر زەرورە ئیتیمان بە گوندەکان بدرێ. فعلەن وایە هاتام و بوونی شتی خۆماڵی جیاوازە لەگەڵ شتی هاوردە نانێسە کابرا شتیە نازانین لە شوێ ساغی کاتەوە. زۆر باشە بڕوین بنێو ئاواییدا. خۆشەویستان ئێمە بەردەوام دەبین لە ناوگوندی بەشارەتی. فەرموو. کاک جەبار باسی ئەوەمان کە دویستت باسی زەوی بکەی. فەرموو. زەوی کشتتوکاڵیەکانی گوندی بەشارەتی سەرو ئێمە نزیکەی 1000 دۆنم زەویمان هەیە. سوپاس بەخوای گەورە. 1000 دۆنم تقریبا نزیکەی 200 دۆنمی دیەمە ئەویکەی هەمووی بەرئاوە. زۆر باش. ئەو زەویانە دابەش بوون بەسەر 63 جوتیاری گوندەکە، یعنی 63 جوتیار خاوەنداری ئەو زەویانە ئەکەن
زەویەکانیشمان سەر بە کەرتی حوتی بەشارەتی سەروە زۆر بە کەرتی حوتی بەشارەت زۆر باشە ئەمە باسی ئەو زەویانت کرد ئەدی ئاوەکەی سەرچاوی ئاوەکەی لەکوێ دابین دەکرێت ئێمە سەرچاوی ئاومان لە خواری گوندی خێڵی حەمەوەیە لە دووری دیەکەوە سەرچاوی ئاوەکەمان هەیە وردەکانی هەیە وردەکانی هەیە ئەو وردەکانیانە وردە زۆر بووە سەرچاوی ئاوی ئەم گوندە هەر بە جۆگە تەقلیدیەکایە هەتا ئێستا کۆنکریتمان بۆ نەکراوە زۆر باشە تامان ئەوش هەر هۆکاری ئەو قەیرانی داراییە بوو ئەگی ناچوو بۆ بەرنامەوەکە کۆنکرێتمان بۆ بکرێ ئینشاڵڵا وش دەکرێت وشکە ساڵی ئەو ساڵ تاسیری هەبوو لێ ئاوەکە کەمی کردبوو بەڵێ زۆر کاریگەری هەبوو تقریبا لە 160 بۆ هەفتای سەرچاوی ئاوی گوندەکەمان کەمی کردووە ئینشاءڵڵا خوای گەورە کوڕەخواسە ئەبڕۆ ئەمە زۆرەوە بیر دەکەینەوە وەڵڵی ئەو ساڵیشە خوا زانی بارانی وا دەباری قەرەبوو ئەو ساڵیش دەکەین ئینشاءڵڵا هەر پشتیان بە خوای گەورە فەرمووە ئینشاءڵڵا خۆشەویستان ئێمە داخڵی گوند دەبین بە سەرەتا ئیسمان کارمەند بەشارەتی بدوێنین وەکو گەنجێکی ئەو گوندە کارمەند ماندوو نەبی زۆر سپاس بۆ بەڕێستان بەخێربێن سەر و سەرچاو سپاسی و بەخێراتنی کەناڵە جوانەکەی ئەڵدی فامیلیەکەن بۆ گوندەکە زۆر سپاس چاوەکەمی کارمەند با سەرتا لەوەی دەست پێ بکەین بزانین جەنابتان وەکو گەنجێک بۆ بەسەربردنی گەنجان لەو گوندە بەچی کات بەچی بەسەر دەبەن لێرە زۆر سپاس وەڵاهی چ لە ئێستا چ لە ڕابردوو گەنجەکان زۆربەی کاتەکانیان بە ئیش و کار و هەرەوەزی ڕۆژانە بەسەر بردووە ئیتر خۆش دەزانین لادەکان و شارەکانیان بەڵێ شوێنێکی تابێ بتوانن گەنج ڕووی تێ بکەن ئەوەیە کە بتوانیان زیاتر چۆنەڵی لە ناو باخەکان بەسەر بەرن بۆی کار و پیشەی ڕۆژانەوە یان لە دەشتەکان بن وەکو وەرزش ساحەیەکمان هەبوو لە پشتەوە ئیتر لەوێ زۆر کات یاری وەرزش ئەنجامەدرا زۆر باشە کارمەند باس لەو گوندە بکەین بزانین ئەو گوندە عشیرەتێک ئەم گوندە کەوێتە زمنی عشیرەتی نەوڕۆڵی زۆربەی دانیشتوانی گوندەکەش عشرەتی نەوڕۆڵین بەڵام ئەم گوندانی شارە زۆر چەند گوندێکە نەکەونە زمنی عشیرەتی نەوڕۆڵی گوندی بەشارەتە خێڵی حەمەیە تەپە کوڕەیە تەپە گوڵاویە ئەم 4-5 گوندە نەکەونە سنووری ناوچەی نەوڕۆڵی پارچە و سەر بە بنارن نەوڕۆڵی بنار بەڵێ زۆر باشە ئەو عشیرەتە بە زۆری کەوتو نەشوێ بەڵاون یان هەر لەو دەبەرن زۆربەی زۆری دەڤەری شارە زۆر و منتیقە شاخراوەکەی نەوڕۆڵی گرتوێتەوە کە پێی ئەڵێن بنار ئەوە زیاتر لە 35 گوندە عشرەتی نەوڕۆڵی بە شارە زۆر و بە بناریشەوە زۆر باشە سەرەتای عشیرەتی نەوڕۆڵی لەکوێوە هات چۆن سەرەتای عشیرەتی نەوڕۆڵی تەبعەن دوو برا بوون نەوڕۆڵ و بۆڕۆڵ لە ئێرانەوە هاتوونەتە ئەمدی و کە هاتوونەتە ئەمدی و تا گەورەترین هۆزی عشرەتی جافن یەکەم عشرەتیشن کە دەستیان لە منتیقەیە لە خاک و زەراعەت و باغداری ژیر بووە هەمیشە بە دوای شوێنێکا گەڕاون کە شوێن دڵڕفێن بێ بۆ ژیان خۆش بێت خەڵکیی گەشتیان ڕووی تێ بکە کە هاتوونەتە ئەمدی و یەکەم جار لە گوندی کەوتە نیشتەجێ بوون کەوتەی کۆن مەشهورە لای ئێمە بەڵام بەهۆی کارەساتی سروشتیەوە کە کەوتە ئاو گرتوێتی هاتوونەتە کەمێک ئەملاترەوە هەر ناوەتەوە کەوتە ئەوە زایدەن دابەش بوون بەسەر گوندەکانی هانەژاڵە و میراولی و گوندی گوندە و پریسی سەر و پریسی خوار و هەموو عشرەتی نەوڕۆڵیە بەڵێ زۆر باشە دەسەکەت خۆش بێ ڕێز و ئەرمەتیشمان هەیە بۆ هەموو عشرەتەکانەوە بە تایبەتی عشرەتی نەوڕۆڵیش خۆشەویستان ئێمە هەر لە ناو گوندی بەشارەتین ڕۆنەکەشم پێ ڕۆنی سوحار باشترین جۆری ڕۆن ئەمن ئەو ڕۆنەی بەکاردێنم بە شەر ئیش دەڵێ چل لە بۆ خۆت پێخۆشە بۆ برای مسلمانیش دەبێ ئەوەت پێخۆش بێ خۆشەویستان ڕۆنی سوحار بیناسنەوە کوالێتی بەرز بە متمانەیەکی زۆرەوە دوای ئەوەش تاکە ڕۆنەکە بۆن و تامی خۆماڵی دەدا جیاواز لە هەموو ڕۆنەکانی کە خۆ دەنوێنی هاتا تامینەکەی نازانی ئێوەش بەکاری بێن و ئەوجار قسەی خۆتان بکەن بەردەوام دەبین بە سپۆنسەری سەرێکی ڕۆنی سوحار ئێمە لە نێوگوندی بەشارەتی فەرموو بابڕۆین خۆشەویستان و ئازیان لە ماڵە کاکیسانی دیارە کولێران دەکەنەها چاو لێزە ئەو کولێرە بێنە بە ماستاوی
شتی وا خۆش نییە خوا دەیزانی هزار گۆشت و برنجی بە قوربان سەلام عەلەیکوم خەریکی چین وڵی بە ڕۆژانە بە ئیشی ماڵەوە مانگا و نانکردن و ماڵ و دادا ئەرچی لادێ تا چەند قورسە وەڵی تا ڕادەیە قورسە ناخۆشە بەشانی بەڵەشان بەشانی پیاوەکە دیش دەکەیت بەڵێ چیتان ڕاگرتووە لێرە وەڵی مانگامانەیە و ئیشی فەلاحەتیەکەین و بانیانیش ئەوە زوو هەڵدەستم ئێستاشەوە کولێران دەکەن لێرە دەکەین و زۆر زۆر باشە نانی دەستی دەکەین بۆم باسی ئەو کولێرەی کە ئەوە سەعات چەند دەست پێ دەکەن بە کولێرە وڵی سەعات 6 سەعات 6 دەست پێ دەکەین زۆر باشە بە ماستی و مرە باشتی هاشتان هەیە بە دۆ و بەکەرە و ئەها بە ماست و خۆشەویستان ئەها بە دۆ و بەکەرە و بە ماست و ئەوانە هزار خواردنی شاری بە قوربان بێ لەش ساق بی تەمەند درێژ بی ئینشاڵڵا دادەجان باشێ ماندوو نەبێ زۆر زۆر سپاس دەیبینم کولێرە شتی پێوە دەی غازی تەنورێکن تەنوری غاز دەبێ وریابی بۆ هەروەڵا بە دەمچاوش دەسووتێ وەڵا وەڵی ئاگا لە خۆت وەڵا ئاگال لە خۆ بێ خۆشەویستان دادەی چاویش زۆر زەرەدیەیە زەرەدی هەیە ڕاستە ئەوە دوو نەفەری دەوێ بەڵێ دوو نەفەریەوێ دەستەکەت خۆش بێ خۆشەویستان ئەوەتانێ گەرم بێنە بە ماستاوی بیخۆ یان بە ڕۆنی چەوری دەکەیش کام ڕۆنا بەختیار بزانام لە بیرت ماوە بەڵێ ڕۆنی سوحار ئێستا ڕۆنی سوحار دێنین لێرە پێی چەور دەکەین و دەیخۆین زۆر زۆر باشە ئێمە لە خزمەتی ئەودابین خۆشەویستان ئازان ئێمە دەستی بەتاڵ نەهاتوین ڕۆنێکمان پێجام زەیتەکەی ئەوە زەیتەکەیەتی هەم ڕۆنەکەشی ڕۆنی سوحار باشترین جۆری ڕۆن جیاواز لە ڕۆنەکانێکە بە پێکاتێکی زۆر باش تایبەت هەن لە گەرمەشامی دروستکراوە ئێمە ڕۆنی سوحارمان بۆ هێناون هەم ڕۆنەکەی هەم زەیتەکەی دادەجان ئەو زەیتەمان بۆ هێناون ئەوە زەیتی سوحارە جیاواز لە زەیتەکانی کە ڕۆنەکەشێ تایبەتمەندی خۆی هەیە بەکاری بێن و نەفشی گیانتان بێن ئینشاڵڵا خۆشەویستان ئێمە بەردەوام دەبین دەچینە نێو ئاوایی یا ئەڵڵا چۆنێن باشن وەرێ دانیشە ساقی چاشی چاشی دەزانی بەڵێ لێت خوڕیوە بەڵێ زۆر زۆر باشە دەخوێنی بەڵێ پۆلی چەندی بۆ حەوت دەچوو بۆ ئەوە دەرچووی لەوانەکاندا چۆنی باشم دەرەجەت باش بۆ ساڵ بەڵێ زۆر زۆر باشە تا چەند ژێڕاڵی قسەی بابت و داکتی زۆر زۆر دەبێت گوێڕاڵبی هاوکاریان دەکەی زۆر باشە ئەدی ئەوە چتە و کاکە ڕەشە کاکە ڕەشە چۆنی ناوی چیان مەکە کوڕە ئای کوڵکانی چاو ئەی بۆ لێ دەدەی خوا بەخوای مەکە لێمەدا ئەوە براتە پۆلی چەندەوە پۆلی بۆ دوو دەر بۆ دوو ناوی چیان ڕەهان چۆنی کوڕە باشێستا بۆ لێ دەدا چاتە خواست لێمە دەجا کان چەند چا زۆر باشە مەکە ئەی نەی هاوێ ئەوە ناوی چێوە دادی پێ بکەن باشدار زۆری ئاڵۆزە بەشدارە بەشدار تەماتی دەخۆی تەماتێ بکە خۆدەی شەرمێ مەکە خۆدەی زۆر باشە خۆشەویستان ئێمە لە گوندی بەشارەتی سەروین شوێنیشی خۆشە گوندێکی خۆشە لە خزمەتی ئێوە داین وا بزانم پاسکی سوار دێن ئاهۆ خۆشەویستان مەترسی پاسکیل لەسەرێکی زۆر خراپە لەسەریشی وەرزشە شتێکی زۆر باشە ڕاوەستن ئیستۆپت مەزبووتە وەرە بەختیار چۆنی خاڵتون ناوچە ئەحمەد ئەدی تو ناوچە سەهان سەهان دەت ناوچە ژینەر دەبێت زۆر وریابن باشە ئێوە پاسکیل و پێە ها ئەو زادەش خەت سەریعە بە شتێک ڕوونەدا دوایە سەو شوانن پێکەوە دێنەوە باشە ئاگاو لە خۆ بێ لای جادەی مەگرن ها مەکینە هات مەکینە بڕۆ غادە کوڕە سند وەرە پێ لێ دەپێ دەخوا پیاوەتیە خۆشەویستان و ئازان بە ناوی خوای گەورە ئێمە هەر بەردەوامین لە گوندی بەشارەتین کاک تۆفیق
ئاوای تێمەکەونا ئەحمەد کاک تۆفیق ئەحمەد ئەم پۆشتە و پەرداخە خوا دیزاینە من خۆسترا چاودێەوە دەچوو بۆ سەفەرێش بەزە من ڕامگرتم دەوێ قسانن بۆ بکەین کاک تۆفیق ماندوو نەبی ڕەبی بەخێرەیە ئەی خۆشتان بەخێر بن بەسەر ئەم چاوان یاخوا بەخێر بن بەسەر چاو سەر چاوەکە باسی گەنجاتی قەدیم خۆشتر بوو شەو ماڵە ماڵ ئەگەڕین چامانە خوارد دەمەتەقەمانە کرد یادگاری خۆشمانە کرد ئیستا هەمووی وەکو سجن وایە نەخۆشە ئەدی بۆ عاشقاتی قەدیم ئەوە هیچ ئەوە دەستەوایە لەو تایانەمەوە دەست لەو تایانەمەوە دەڵێ فایلانە مەکەوە ڕاست دەکات دەست لەو تایانەمەوە زۆر باشە کاک تۆفیق ڕحم و بەزەیی جاران لەگەڵ ئێستا وەڵا فەرقی هەیە فەرقی هەیە کورە خەڵک ماڵە ماڵ ئەگەڕا ئیسراحەتی ئەکرد چایی ئەخوار دەمەتەقەی ئەکرد ئەم ماڵ بۆ ئەم ماڵ ئیسا مەگەڵ بڵێ باوکە ڕۆ باوکم مردووە ئینجا بێنە دەم تۆ بە قورئان باشە کاک تۆفیق زاران مەسەلەن شەڕێک دوو منداڵ شەڕیان دەکرد واو جەنابەت دەچووی زلەکت لەوی دەدایش لەوی دەدا دەڕۆیشتەوە پیاوێکی ڕیچەرمی دیەکە تێیە خوڕی ئەوێسا ئیسا وێسان نەماوە ناوە حی شەرمشۆ نەماوە لە ڕیسپی نەما شەرمشۆ ئەوسا یەکی بی و تایە کاکە بوێسە شەر نەکەی عیبە یاوارە ئەیان بردن دەستیان کە لە ملی یەک ئاشتیان نەکردنەوە ئێستا بەخوا کەم ئێستا ئەو ئەتەرنێتە پێتوانێت پێشی داوازەکە کەم بەخوای وانێ بە تێکی داوە دێجاچی بکەیت کاک تۆفیق ئەمە مەسەلەن دەچوینە ماڵان دادەنیشتین دەگەڵ یەک چادەهات ئێستا کابرا بەس ئەوەندە سەری لەسەر موبایلی دەڵێ بەخێرێ تەواو ئاگای لە هیچ نەوەڵ ئاگای لە مەبایلەکەیە بۆم فەیزوک و مەیزوک و هەلاهولیا بەزمە یەکی تاکە ناڵێکی وە پێ هەر خەریکە ئاواکات وایە بەڵێ مەسەلەن دەگەڵ گوندانەی دەوروبەر وەڵا باشش کرد دەوروبەر عەلاقەمان زۆرە مەرحەبامان زۆر تێکەڵیمان هەیە خزم و ژن و ژنخوازە هەمووی قەومی یەکە هەمووی پشتی یەکە هەمووی ڕێک و دەگەڵ ڕشتپێکان مەسەلەن بۆ سڵ و سەڵاعەتی باشەش کرد کاک تۆفیق جاران لە گوندەکان مەسەلەن نۆرەگاڕان هەبوو بەڵێ بوو چەند ماگات هەبوو دە بۆ ئەوەندە ڕۆژانە چوو بەڵێ وابوو هەر سەریە وڵاخێک نۆرەگایەکی بۆ کرا ئیستا ئەوە نەما هەرکە لە ماڵە سجنی کردو لە ماڵی خۆیان بە هەمووی لە ماڵی خۆیان سجنی کردو کاک تۆفیق قەدیم خانومان گڵ بوو دڵمان خۆشتر بوو سینگمان فراوانتر بوو ئێستا سێ قاتە و دڵمان لە چوار قاتی شتێپەڕی کردی هەر بێ لە پێنج قاتی شتێپەڕی کردووە دڵەکە تەواو نییە دڵەکە مرتاح نییە باە مرتاح ناڵێ خۆزگەم بەجاران بەرە وەڵا سەجگا جەرانی خەڵگەمە بجاران شەو نەخەوتین تا بەیانی خەریکی تووتن و پەموو وڵە بە ڕۆژە ئەو کاتە مرتاحوین ئیسراحەتێکمان نەکرد کاک تۆفیق مەسەلەن جاران لە گوندان کە جەنابەت خانووی دەکرد خەڵکەکە هەموو داهاتخۆ کرێکارت نەدەگرت ناوەڵای یارمەتی یەکمانەدا دەسەواممان نەکرد ئەمان کردە گەل وە گەلە ڕۆیشتنی هەر ڕۆژێ بۆ ماڵێک ئیشمان نەکرد هەر ڕۆژێ بۆ ماڵە ئیشمان نەکرد گەل بەگەل نەک ئاگەل بە هەرەوە شەتڵی تووتن بە هەرەوەزی ئەمانمانەیە کرد ئێستا بۆ شوێ دەسی وەڵا ئیساچین بۆ دەوری سلێمانی با تاخیرت نەکەم خۆشحاڵم چاوی منی ئێمەخوا بەڕێز بن بەسەر ئەم چاومە بەخێر بێن یاخوا سەر چاو بەێوش عەزیەتان کێشاوە خێر بێ سەلامەتی ئینشاءڵڵا ڕێ باشی لە شوێوە دێەوە وڵا لە شارۆی هاتمەوە یاڕەبی بەخێرەوە خەڵکی گوندی بەشارە خەڵکی گوندی بەشارەتم دایکبووی ئەم گوندم یاڕەبی تەمەند درێژبی پێم بڵێ بەچوە خەریشیت وڵام من وەکو خۆم بە زەرعاتۆ زەرعات چوو کردووە بامێم کردو و تەماتەم کردو تا ئەیسا لە ئەلۆ تێمەوە هەنارمان هەیە و بڕێ مەرەزم کردو بۆ خۆم و زۆر باش قسە لەسەر سارەکەت کوژێنەوە چون دەزانم درێژەی پێدەدەین درێژەی پێدەدەین دەڵێ ناو بڕشتی وای دێ بەختیار زۆر باشە هەنارت هەیە هەنار پێ نەگەیشت ئێستا پێ نەگەیشتە بەس لە ناو ماوە لە ناو ماوە زۆر باشە ئیسیفادەی شتی ناخۆ تا چەند ئیسفادەی لێ لە حەدەوە دەرموو لە حەدەوە ئیسفادەی لە شارەوە هاتوومەتە کیلوێ تەماتە دامە بە 1000 زۆر زۆرە بۆ خەڵک زۆر ڕاست ئەیسان پارەی پێ نادەم بەڵام خەڵکی هەزارەکەیشی پێ نادری ئەتۆ مەسەلەن ئەگەر بامێ ماوە بە دوو ڕابێ زۆرە دوو ڕابێکیش دەم زۆرە بەفەڵام پێم خۆشە بەڵام خەڵەیە فەقیرە پێ نادری زۆر ڕاست ئەیوانە بەڵام هەر تامیشتی خۆماڵش خۆش ئەخۆی ناکە خەڵکی ئەوە لێک ناتۆ فەقیرەوە لێک ناتۆ هەرگاز شلە برنجەکەی بێیتێتەوە ڕاستە باسی ئەوکین باسی مەرەزەت کرد لێرە مەرەزەت کردووە
مەرزە کردومە بەس وەک ئامنا خۆم بیرێکی ئەتکێوازیم هەیە ئیسادە لەو بیرێکی کردووە دینەوەم تێخستۆ و شەو ئەوکە خەمە سەری و زەعاتەکەی پێ دێرموت زۆر باشە برینز نەوعی هەیە کام نەوعات کردووە گردەیە وڵی خۆی ئیمساڵ پێڵێن لای کابرای بۆی هەنام تۆکەی وتی ڕۆینە رووسیە بەڵام زاران سیلاعی رووسیە بودام سیلاعی چاکانیا بەڵام لە پێم وایە ئیمساڵ بە ئەنجام ناگەێنی ئیشاڵڵاوان نابی شاڵە بە ئەنجام بەخوا تایزە گوڵی تێ نەکەوتەوە دەڵێن بەشێ چاک گوڵی کرد و خەریک و خوشتە بوو تەماگیری بڕین بوو منەگەی خۆمان مەولانەیان پێوت پێتوانە پندێک پێشنیانێ دەڵێ بەشێ چاک لە دوای جوڵایتە پەنا بەخوا بەخوار بەخێر بێەوە زۆر درێژەی نادەمێ میوانت سەر چاوەکانم خوار لەگەڵ ناوەڵا بە قوربان سلفی دەژێڕیت بێخەم بە دەتەواوە خواکەدار نیۆڕۆ مەمنونم نیۆڕۆ سەلامت بیشاڵە هەناریشتان بۆ تێم هەناریشی بە قوربانە دەبن سەلامت لە بیر نەچن سەر چاوانم سەرسرم سەر چاوەکانم خۆشەویستان ئێمە بە سپۆنسەری سەرەکی ڕۆنی ئەو ڕۆنە شازەی ئەو ڕۆنێکە تایبەتمەندی خۆی هەیە سوعار بەردەوام دەبین تاکە ڕۆن ناڕۆنی سوعار هەم زەیتی هەیە هەمڕۆنی هەیە ئێوەش تامیکەن بەردەوام دەبین خۆشویستان ئازیان ئێمە لە ماڵی داداڕۆشنین هەر لا گوندی بەشارەتی سەروین لێرە ژیان خۆشە خەڵکیێرە خەڵکێکی ماندوو نەناسە داداڕۆشنا ماندوو نەبی سەلام بیشاڵە دادا پێم بڵێ لێرە چت ڕاگرتووە ژیان چۆنە لەو گوندەی قازمانەیە مریشکوانەیە ئەیبنێ حیوانمانەیە مانگامانەیە دادا بۆ یارمەتیدانی یەکدی چۆنە نیوە وەڵڵا هاوکاری مێردەکانمانەکەین مێردەکەت بە چۆ سەرخاڵە وەڵڵا هەر هەلدارێ ئاسارە زۆر باشە لێرە ژیان چۆنە وەڵڵا ژیان کردیوە هەر ناخۆشە و خۆشە و بەحامی باشە وەڵڵا ئیتریم ساڵ وشکە ساڵی بوو ئاو نەبوو ئەوە هەنار گشتی خەریکە وشکەوێ و تاسیریە بوو ئەرە وەڵڵا زۆر باشە ژنانی ئەو گوندەی تا چەند بۆ کاراسانی یەکدی مەسەلەن بۆ هاوکاری یەکدی دەکەن یعنی بۆ دراوسێتی مەسەلەن نانکردنێکە قەدیم نانکردنێک شین شایی پێکەوە ئەو سا خۆش بەس ئیسا نە ئیسا گۆڕاوە ئیسا گۆڕاوە ئیسا دوو کەڵ بچم ماڵەکە ێژن ئەم ژنە بۆ ینی شتێکە بۆ شتێک هاتووە ینی خۆشی نەماوە ئەو سا خۆش بوو ئیسا ئەو سا خۆش بوو ینی چێشت و لێنیا چێشتەکە ئەوەر بۆ دراوسەکە ئەوەی هاور بۆ تو ئیسا هەر ڕەحم نەماوە ینی بۆ خوشک و برایش مەسەلەن جاران کە شێوت بۆ ماڵە جیرانێکی دەبەرگە قاپەکەت بۆ دەنا دەو سەری قاپەکە بە بەتاڵی نەدا نەوەڵا شتیان تێکرد ئەرە وەڵام شەکر بوو یام ڕۆن بوو یام کەرێ بوو یام کەشک بوو ویان تێکرد ئەندا پێ ئێستا کابرا بۆی دەبەی ئیسا بۆی دەبێ قیزی نایە بیخوا جارەوە ڕازەکەی بێزیشی نابیخوا دەڵێ بەعزێک دەڵێن کوڕە بیڕێ لای بە چێوە پیسە تێگەیشتی وا بیر دەکەنەوە خوا دەزانین چۆنیان لێنە چۆن لێنیا مەسەلەن دادا لێرە کاتێک مەسەلەن لە گوندی قەدیم کە کەسێک نەخۆش دەبوو هەموو سەردانی یەکدیان دەکرد ئێستا لە ڕووی ڕۆم و بەزەیەکەشەوە کەم بۆتەوە لەو گوندەش بەزەی و چۆنە بەزەی ڕۆم دەگەڵ یەکدی والله ئیسا ڕەحم هەر نەماوە ئیسا ینی ئەچێ ماڵی عین ماڵی براکە خۆش و حاڵ ینی ئاواتاوقا نەما ئاواتاوقەکە بەهۆی ئەو نەخۆشی شتەکە گۆڕاوە بەڵام هەمیشە هەر گوندەکان باشترن خۆشترە هەموو بەزەی ماوێزیاتر لە گوندەکانماوە ئێستا تعزیێش ببێت لێرە تعزیەکە ینی ماڵەکە ینی هاوکاری ئەو تعزیەکە کەرەکە ینی نان و ئاو دروستەکە بۆ جەماعەتە ئیسا دەستێمانی مردوش لێ بنین دخلو ناکەون دەڵێن چیە وەڵا دنیا بەرەو پێشکەوتن چوە ناڵێن بەرەو ماڵ وێرانی ڕعم نەماوە جاران ڕەحم نەماوە بەخوا جاران دادا من هەمیشەوەم گوتووە کە خانومان گەڵ بوو دڵمان خۆشتر بوو تێگەشتی ئێستا تو خان و دوو قاتە و مەسەن دڵەکەشت وەک جاران خۆش نییە ساڵ بە ساڵ بەڵین خۆزگان گرانی بەخوا گرانی خۆمان نازان بەخوا گرانیارە سەخوانێ بڕێسەن ئەو نەغاز ماوە نەنان ماوە هیچ نەماوە باشە دادا تۆ پێشەوەی ژیانی هاوسەرگیری پێک بێن مەسەڵ هەر لەو گوندە بووی؟ نا ئەوە ینی ماڵی هاوسەرەکەم لێرا بوو خۆت لەکوێ بووی؟ خۆم لە سیروان بوو لە سیروان بووین زۆر باشە ژن بە ژنە بوویان وەڵا ژنە ژن ویسا خۆم ژن بە ژن ئەرە وەڵا خۆم دا بۆ ژن بۆ برا بەڵێ ژن بۆ برای دەی سەربەرز بیشاڵە خۆشەویستان
مەسەرەن ئێستا زۆر زار باسی دەکەم بەناوی سەردەمی حەولەمە و پێشکەوتن لە ڕێی ئەنتەرنێتەوە کچ و کوڕێکێکدی دەبینەوە قوربان ماڵی هەڵدەپێچنی لا دەبێ بۆم بێنی بۆم داواکەی دوای یەک مانجی لە مەحکەمەی خۆ دەبینەوە بە هۆکاری چی بە هۆکاری لێک تێنەگەیشتن پەلەکردن بەڵام ئێستا بەعزە خەڵکێک دەڵێ کۆرە کاکە ژن بەش نەبوو قەدیمەوە بە کاڵک نەدات فەرموو ئێستا ئەو ژن بەژنەی پێکراوە لەخوای بەزیاد بێت لەگەڵ هاوسەرەکەی ژیانیشی خۆش بەسەر دەبەن و ڕێزگرتن و تەبا و لەباری لەگەڵ یەک هەموو شتێکە ئەتۆ کە مێردی خۆت بێ دەبێت زۆر شتیشت قوبڵ بێ دروستە بەڵام ئێستا ها گەنجانەی ئێستا پێ دەگەن هەمووشتیان قوبڵ نییە ئیسا گشتیەوە بەنێم فەیسبووکۆ لە ئەم فەیسبووکە بەربووکە چی بەخوا ڕاز دەکە و بۆنێ ئەمێنەوە لە بۆنێ ئەو کچە داواکە دوای داواکردنەکەی دوو ڕۆژان تەنگەکە بەخوا ڕاست تەلاقێدا خراپە شیرازە شتێک چووە بەناوی ئیسایشە ینی ئەوسا ئەو دەسووری ئەوسا ینی ئەوسا ینی ئەفرەت تەماشاکریا بە حەوت نوع خۆی ینی خۆی شاردۆ خۆی دەرنێخ ئیسا کچی ئیسا هەر دوو ڕانی بچی بە تەماشای بەیانی هەر لە سلێمانی هاونەیەکۆ خۆشەویستان جاران کە داوای کچت دەکرد بابەکەی بە کچەکەی دەگو ڕۆڵە پێت خۆشە وڵای جەبابەوەگە پێ چاک بێ ئەمەش پێ چاک ینی پێن خۆشە ئێستا دەڵێ بشم کوژی مێدیێر پێ دەکەم پێی دەکەم و تا چی گەرەکە ماڵی جوان سارەی جوان کوڕی جوان کەی ئەوە بوو ئیسا لای ئەمە بە قورئان من مارە بڕێم پێت هەیە بوو مارە بڕنی تەماشاکردن یەک ڕۆژوو قەسەم بەخوا وەڵای سا ماوەی دوسێ مانگان بەس دەبێت دەستگیرانەتی ئەوانە بە هەر حاڵ دادە ئێمە خۆشحاڵ بووین هاتین بۆ ئێرە بەدەست بەتەڵی نەهاتوین ئێمە دیارەکمان بۆ هێناون ڕۆنی سوعار باشترین جۆری ڕۆنە و تاکە ڕۆنەکە بە تام و بۆنی خۆماڵی پێکاتێکی زۆر باش خۆشەویستان لە ڕووی خاوێنیش کوالیەتیشی بەرز تەماشاکە بەختیار جارێکی زۆر ئیتیمامیان بە پاک و خاوێندەوە سیمە ئەو ڕۆنێکی تایبەتە ئەو ڕۆنە نییە بمەیی و ڕۆنێکی خۆشە و دەزانی ڕۆنی خۆماڵی دەخۆی وەک پێم گوتن بۆن و تامی خۆماڵی دادەی بێنە پێش ڕۆنی سوعار باشترین جۆری ڕۆنجا هەم زەیتێ هەم ڕۆنەکەشیە ئیشاڵڵا نەوشی گیانتان بێ بەکاری بێن و دڵنیاشم دەیکردنەوە سەلامەت ئیشاڵڵا ئەوە ئێمە ئەمە دێینەوە بەو ڕۆنەی دەبێت شێومان بۆ لێنێ ئیشاڵڵا سەلامەت ئیشاڵڵا زۆر مەمنون خۆشحاڵین دادەجا خۆشەویستان و ئازان ئێمە لە گوندی بەشارەتی سەروین گوندێکی خۆشە خەڵکێکی میواندۆست خەڵکێکی دڵسۆز ئەوەی کە دیارە کاک دلێرە لێرە خەریکی ئاژەڵداریە سەشی هەیە بەڵام بەختیار شتێکت بیستۆ دەڵێن بەعزە سەیەکەیە مەگەم پێی لە سەری نەی دەناوە جواب نا ئەوە یەکێکە لەوانەیە دادەیت خوا با پێشی دەجوڵێ هەستی هەیە هەستی سلام علیکم کاک دێر چۆنی قوربان سلامەت ئینشاڵڵا ئاژەڵداری بەڵێ ئەوە چیەوە ئیوان لێقی بووتەوە ئەوە نێریە ئەوە نیارەوە خرتە ئەوە خۆشەویستان خرتە نێریە زۆر باشە مەڕەکانت هەر لێرەدا ئەم مەڕەکانەوەی کە بڕناکە لە ناوڕانە خۆشەویستە دەڵێ ئەوانە بڕناکەنەوانە بە کەڵک ناڕەحەت دەبن ئەوە لێرە لە خەلفین چۆنەوەندەی لە هجوومی زیاترەکردن لە ماڵ بە کوردیەکەی دابەستم چینە ناویان بەختیار وەرە کاک بەختیار فەرموو وەڕاستە خەڵک هەیە مەسەرەن دەڵێ ژیانی ئاژەڵداری زۆر خۆشە هەشتە دەڵێ بە پێچەوانەوە ناخۆشە مەجای سەردان و سەفەر و ئەو شتانەت نامێنی تا چەند وایە هەنێکی ڕاستەکە هەنێکیشی وانە ئەگەر یاری دەدەرێک بێ ئیسراحەتی پێ بکە تۆ شوانت هەیە شوان بەڵە شوان هەیە ئێستا تۆزێک شوان زەحمەت بوون جاران خۆشەویستان بەداخەوە حکومات پلانێکی زۆر خراپی کرد ئەویش ئەوە بوو هەچی خەڵک بوێنە خوارەوە کە دە پۆلیس و پێشمەرگە و ئەوانە خەڵک شوانی نەدەکرد شوانەکەی تۆ خەڵکی ئێرە نەوەڵا خەڵکی بەنتیقی هەڵبجێ خۆمان شارەزایەیە زۆر زیرەکە ئەلحەمدولیلا و حیوانی خۆشی هەیە نیوەی ئەوە کەس شوانی ناکەی وەڵڵا دەی لە خوای بەزیاد بێ ئاژەڵداری
کارێکی پیرۆزیشە مبارەکیش مباریشە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ خۆی شوان بوو مبارەکە شتێ مبارەکە زۆر باشە با بچینە ماڵێ فەرموو ئەوەی دەنگ دەدەنگ چاوی من بڵێ بڕۆ ئاڵۆزی مەکە ئەمە بەگوێیە بەگوێ خۆشێزە ئەوەیە دەڵێ ئاها خۆشەویستانی وای دەڵێ بە گوێیانت ڕادەشێشم بە گوێیانی ڕاشێشە وەرە با بڕۆین خۆشەویستان وازانەمە قراب لەگەڵ کاگلێری بچین ئیسراعەتێکین بەستی پێشەوە ئیسراعەتەکەیکەین وەرە با تفاق و ئالیشی مەڕەکانت پێشەن ئەوە چییە کاکەوە ئەو وێنجەیە ئەو وێنجێ بۆ هەم بۆ هاوین هەم بۆ زستان 4 فەسڵە دێ 4 فەسڵە ئیسفادەی زۆری هەیە زۆر باشە ئەدی ئەوان چییە ئەوانشی تۆ ئەوە ئەلەف شتە ئەوەش کایە بەس کای بە ڕووتی زۆر نادەین لەگەڵ وێنجا تێکەڵەکەین و بۆی تێگوشن بۆی تێگوشن ئەوە دەرمانە ئەوە دەرمانە بەخوا بابم دەرمە ئەوە دەرمانە بە حیاتی نەخۆشی ناگریت وەڵا مێنجە زۆر مهم بەس بۆ ماڵاتە خۆشەویستان وەرە با بڕۆین دەبەرتون وەرە خۆشەویستان ئازان سڵای خی گەورەتان لێوێ لە گوندی بەشارەتین لە ماڵی کاگلێرین کاگلێر یەکێکە لەو خەڵکی و گوندێکە ئاژەڵدارە لێ دەپرسین بزانین ژیانی ئاژەڵداری چۆن کاگلێر مادوو نەبی بەخێر بن قوربانت بەلادێکەمان بەخێر بن چاو خێر بن کاگلێر جەنابەت ئاژەڵداری بڕێک بۆمان باسی ژیانی ئاژەڵداری کرد مەڵێ ژیانی ئاژەڵداری خۆشە هەم ناخۆشیشە تۆزێک خۆشەکەی دوا خۆی پێدا دەکەین بۆ ناخۆشیەکەی هەم خۆش و هەم ناخۆشیشە ئیمساڵ وە بۆ نیمشکە ساڵی و تۆ زەحمەت بوو اینجا خەڵکی گەرمانی شات بەسەرمان ئەوی شاتن سەربار و بنبار هاتنە سەربار ناخۆ بۆ خۆمان باش بینی منتیقی شارە زوێنی لای ئێمە دان بنە کوێ ئەو ئاژەڵانە مەسەلا دەمێنێ دەشت و ئێران لێڕێن نوێنین هەر بۆ خۆت نەوەڵا یاری دەرمانی زۆر باشە خۆشەویستان ڕاوشکاریشی هەیە زۆر باشە براژن ئەو ماکەوێ دە براژن ماندوو نەبی زۆر زۆر سپاس تا چەند هاوکاری کاگدلێری والله هاوکاریەکەم بەپێی پێویست بەپێی پێویست بەڵێتر خەرکی شکاری ناوماڵە بم ژیان قورسە ژیان قورسە وەڵا باشە قورسی وایش نییە ئەو ماکی تۆزێک نزیکەوە براژیان ئەمە شتێک باسکەین مەسەرەن ژنانی لادێ هەمیشە جیاواز لەگەڵ ژنانی شاری خۆشەویستان ئەوانەی کە من زۆر زار باسم کردووە ژنانی شاری هەتا درەنگی شێ خەریکی فەیسبوک و زۆربان خەریکی چات و ئەو جۆرە شتانن بەڵام ژنانی گوندی زەحمەت کێش مادوونەناس ئێواران زوو دەنون و بانیان زوو هەڵڵەستن بە دەردی ئەگەر ئەوە دەڵێن دەڵێ ئەتوو 6 چێشتە خەوان دەکەی ئەو بانی زوو زوو هەستاوە هەم ژیانی مەڕداری ئاژەڵداری هەم سوزان ئیش و کاروبارەکانی ناوماڵەوەش باغەکەیەتی دواتر بەختیار باغەکەی پێشاندا بۆیە دەڵێن هەمیشە ئەوانەی کە لە گوندن تەندروستیان باشترە و تونند و تۆڵتر و چالاکترن کە تۆشان بەشانی کاگلێر ئیش دەکەی هەز بە ماندووبوون دەکەی زۆرە ناخۆشە پێت خۆش بوو لە شاری باە توش کاگلێر باگلادشتێکی بۆ گربای خزمەتی کرد با ئەوەی دەوێ کاگلێر ئێوە مەسەرەن ئەوانەی کە ئاژەڵدارن بازێکیان گەرمێن و شوێستان دەکەن دادا ئەو ماکێ بدەینەوە کاگلێری ئەتۆ گەرمێن و شوێستانی ناکەی لێرە ئەوە ناوەڵا بەس لێرە زۆر باشە باوکمێ وشکە ساڵی ساڵانە ئەتۆ دەبێ ئەو ئاژەڵانە ئالیشیان دێت اتفاقیان دەوێت چۆن دابینی دەکەی ئەو ساڵ چۆن بووە بە هاوین بۆی کۆ دەگەن وەزوزان دێنێت بە تایبەت لە شارە زۆر مەجال نامێنێت دەرفەت کەم بێتەوە مەجال لێوە نابێ حیوان زۆر دەرکی چیان دەدەنێ وەڵا عەلەفیان دێنێ و کاو گزرە و وێنجە و ئەو شتانیان دەدەین ئەوەی باش وێ دەیان دەینی زۆر زۆر باشە سەرکەوتوبی لەش ساخبی تەمەەن درێژبی زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر کاتت ناگرین ئەستم کرد مەشغوڵ بووی بۆی بچی بە ئیشکاروباری خۆت ڕابگەی بەڵێخوا بەخێرنەوە کرێکا بشمانە بۆ پەچەشتێ ماڵ دەستت خۆش بێ خۆشحاڵ کاکەجان زۆر زۆر